بله هجایان بو آخافتن لسر گرینگترین و مزنترین او لیستکن کل کنفرانسن ایسال هاتن اشکره کرن برای زانا خالد یوتیوبری واره گیم و هروها تکنولوژیا میوان برنامه هاشتاگ تو گلک بخیر هاتی تجاره کمینه میوان میا اما بحثا وان زنجیره کنفرانس هم بکن کو تایبتن واره ویدیو گیم کو مدبینه لجهان گرینگی پیدانه کا گلک زده وان چند سال ویدیو گیم تداین لپرسامیا یکمین او گلو چه جداهیا کنفرانسن ایسال دیگه دقل ين بوري اگر ام بيجو سالم بوري چبو خوي سالانا مانگی شش کنفرانس کتابت دکره بناوی E3 بلام او 2 سال ناکرێت بە تایبەتی ئەم ساڵ بە هیچ شێوازێک ناکرا پار بە دیجیتالی دەکرا کنفرانسی E3 هەموو کات فیزیکالی دەکرا لە ئەمریکا بەڵام لەبەر مەسەلەی کۆڤید و ئەوانە پار کراوە دیجیتالی ئەم ساڵە بە تەواوی کانسڵ کرا اینجا بۆشایەکی دروست کرد لەم بۆشایەش وای کرد کە 3 کنفرانسی تر ئەم ساڵە جێ بگرێتەوە کە دەتوانم بڵێم بە هەر 3 کنفرانسی تقریبا وەکو ئیتریان توانیان بیکەن. ناوا یەکش کنفرانسان لەیستکا ذا کالیستۆ پروتۆکۆل ژوەرکۆ ئەز حەج ڤیدیۆ گەیمێ ناکەم ئەز نەچارم ژڤر بخوێنم ذا کالیستۆ پروتۆکۆل لەیستکا کانو بوو ئەڤ لەیستک چییە گەلۆ ئەگەر ژوان کەسارە شیرۆڤە بکە ئەوەی کۆ گرنگیە vê لەیستکێ دەدن و لە هێڤیاوێنە بەحسا چ دەکە و کەنگیژی تەمامی تێبەلافکردن. بەڵێ کالیستۆ پروتۆکۆل یاریەکە کە خەڵکێکی زۆری سەپرایز کرد لەبەرەوەی دەتوانم بڵێم لە سەمەر کەیم فستیڤال گەورەترین یاری بوو کە لە فستیڤالی یەکەمی کرا کە یاریەکە لەلایەن کۆمپانیایەکە بە ناوی سترایکینگ دیستنس وە کۆمپانیایەکی پەبجی ئەوەیە زۆر جیاوازە تا ئێستا پەبجی بە یاری مۆبایل و ئۆنلاین مەشهورە یاریەکی ستۆری دروستی کە و ئەو خۆی ینی پەبلیشی دەکات بڵاوی دەکاتەوە ئەو گەمەیە دەتوانێت باس لە یارێکی ترسناکە بەڵام گرافیکێکی زۆر جوانی پێشکەوتو هەیە گەمەکە ساڵی داهاتوو دەبێت بەزەبت لە بیرم نییە کام مانگا بزان مانگی سەیە نزیکە بەڵام بۆ ساڵی داهاتووە یەکەکە لە یاری خۆشەکان کە زۆربەی گەیمەری جیهان چاوەڕێ دەکات. گەلێک باشە لە کۆنفرانسا ئێکسبۆکس سێدەتر جوستی لەیستکان هاتبوو بەڵافکردن ژناڤەوانژی ستارفیلد ئەگەر بچێکی بەحساوی لەیستکێ بکە. بەڵێ کۆنفرانسی ئەکسبۆکسی بەگشتی کۆنفرانسێکی مامناوەند بوو ینی تقریبا هەم دڵی زۆربەی گەیمەرانی خۆشکرد لە هەمان کات دەشتی گەورەترمان چاوەڕێ دەکردنەمان بینی کە هەندێک گەمەی ئەکسبۆکس زۆر گەورە هەیە لەوێت چاوەڕێمان دەکردنەمان بینی یەک لەوانە ستارفیلد کە دەتوان بڵێم گەورەترین گەمەی یاری کۆنفرانسەکە بوو گەمەیەکی بەقوەتە کە چەندین ساڵە خەریکن یاریەکە و لەلایەن کۆمپانیایەکی بەناوبانگی کە بەم دوایانە ئەکسبۆکس کڕیەوە پارەیەکی زۆر بەتێستاوە بەرهەمات گەمەیەکە لە باسی فەزا دەکات کە ئەو یاری ئەوەی خەڵکی سەپرایز کرد ئەوەندە گەورەیە تۆ دەتوانی هەزار هەسارە لە ناو یاریەکە بگەڕێ یانی هەزار هەسارەی جیاواز پلانێت بگەڕێ کە شتێکی جیاواز بوو. گەلێک باشە بلی ستارفیلد کۆ گەلێک خەلکە لە کوردستانی ژیل هێڤیا بێ لەیستکێنە چ لەیستکێن نژیت گەلوێ هەنە و ئەگەر هەی بەڵاو ببن. خۆی ستارفیلد گەمەیەکە کە زیاتر ئەوروپی حەزیانەیە خەڵکی دەرەوە لە کوردستان حەزێکی تازەیە ئەو نوع یاریە زیاتر خەڵک حەزی لە گەمەی دووبارە بوو لێرە یاری بەڵام دەبینم ئەوە وەکو GTA وەکو مەسەلەن ڕێدێت بەڵێ ئەنجا ئەوە شتێکی تازەیە کە لێرە بەواستەی ئێمە یوتیوبەرەکان لەگەڵ برادران زیاتر چاوی خەڵکیمان کردوتەوە خەڵکی زیاتر دەخوێنێتەوە ئێستا ئاگاداری دەرەوەیە خەریکە و یاریانە دەبنە باو لێرەش. باشە مادەم تەگوت ئێمە یوتیوبەران ڕۆڵاوات وەیەکێ دەچبوو دەژ بۆ هەشیارکردنا گەنجان کۆ هەندێک یاریان ڤیدیۆگەیم ئەنجام بدن کۆژئالیە زمانژی هەندێک جارا پێش دەکەون ڕۆڵاوت وەیەکێ دەچبوو وە گەلێک جارا شیرۆڤەتکردن لەسەر کەناڵین خۆیان یوتیوبێ ئەمبێژن بەر هەندێک خەڵکی تەماشاوات کرد و بەرەڤوان یاریان دەچوون ڕۆڵاوە لەوێرە چ بوو؟ جیاواز لەگەڵەوەی مەسەلەن پێشەوەی ئێمە یوتیوب دابنین من هەستم کە بۆیەش من یوتیوب دانا زانیارێکی لە منداڵیەوە گەمە دەکەم هەستم کرد کە بۆشایەکی زۆر گەورە هەیە خەڵک زۆر بێ ئاگا لە جیهانی گەیمینگ منیش کە زمان دەزانم ئێمە یوتیوبەر زمان دەزانین ئەوانە بەڵێ خەڵکێکی زۆر لە دوای ئێمە یوتیوبەرماندانا من هەموو جارەوە دەڵێم کەناڵی من بۆ دروستکردنی سەقافەتی گەیمینگە یعنی بە سەقافەت یاری بکەیت هەم مەسەن کاتی تو نەبە کاتی خوێندن نەبە تەسی لە خوێندن نەکە تەسی لە حیاتی خۆت نەکە ژیانە نەکە بە شێوەیەکی ڕاست و دروست گەمەی بکەیت و بێگومان گەیم تاکە هۆکار بووکە وای کرد من فێرە زمانی ئینگلیزی بم و لە زانکۆیەکی ئینگلیزی وەکو زانکۆی کوردستان بخوێنم ماستەریش بێنمەوە یعنی باشە ئەو کەسێن و حەژیاریان ناکن وەکو من دێچاوە ڕاکێشنش بۆ بێ جیهانێ ئێستا جارە حەز دەکەم تاقی بکەم بەس ئەز نکارم حەز دەکەم یەک زانیاریت پێ بڵێم لێرە تقریبا وانە بەڵام لە ئەمریکا ئێستا ڕێژەی گەیمەری کچان زیاترە لە کوڕان لەبەروەی کە
گەیم ئێستا ئەوەندە فراوان بووە شتێکی دروست دەکەن بۆەوەی حەزی ئەفرەتانیش ڕاکێشی وەکو دیزاین و مەسەلەن نوع زۆرە گەیم هەیە کە ئەفرەتیش حەزی لەیە کچیش حەزی لەیە دەتوانی ینی مەجای ئەوە داوە کە تۆ هەر شتێکی حەزت لەیە بە تایبەتی تۆ بینیم باسی مێتاڤێرس و ئەوەت کرد ئەوەش بەشێکە لە گەیمینگ لە داهاتووکی نزیک ینی ئەو شتە ئەوە دەکەی لە چای خۆت دەکەی دەچێ ناو عالەمی گەیمینگ وا دەکە زیاتر حەزی خەڵکی زیاتر دێتە ناو گەیمینگ لەبەرەوەی خۆت لە جیهانی گەیمینگی Resident Evil 4 و 8 تێبەڵافکردن چ دەستکاری سەروان هاتیەکردن زانیاریین هەرین و سەر هەردوو یاریان بۆ مەشیرۆ بکەن لە کۆنفرانسی کاپکۆم کە دەتوانم بڵێم سەرکەوتوترین کۆنفرانس و بە نسبەتی خۆم لەبەرەوەی من عاشقی Resident Evilم لە زۆر کۆنەوە لە 98ەوە لەگە Resident Evilم سەپرایزی کردین یەک Resident Evil 4 کە ریمیک کراوە دروست کراوە بە شێوازێکی زۆر جیاواز و جوان دوو Resident Evil 8 کە من ڕخنەم لێ هەبوو لەبەرەوەی شێوازی کامیرە یاری چەند شێوازێکی بەناوبانگە یەک لەوانە third person کامیرەکەی لە دواوە یان شخصەکە دیارە یەکەوانە first person کە ینی تۆ چاوی یاریەکەی یان بەسەوەیە گەمەکە تا ئێستا first person بوو کەسی یەکەم بوو کردیانە کەسی سێم یان تۆ ئێستا کارکتەرەکە خۆت دەبینی ئەوە شتێکی زۆر جوانە سێ DLC بۆ دێنیاواتە سێشتی جیاوازی بۆ دێنی هەر ئەم ساڵ مانگیدا Resident Evil 8 باز دەکەم و زیاتر درێژە دەدا بە چیرۆکەکەش کە مەسەن پرسیار هەبوو بۆمان دروست ببوو ئێستا وەڵامی ئەو پرسیارانە دەداتەوە و Resident Evil 4 ریمیکەکەش مانگی 2023 بڵاو دەکرێت گەلێک باشە پشتی کۆ ئەف کۆنفرانس بەداوی هاتن پێشوازیە گێمەران ژوان کۆنفرانسارە چاوە ئەگەر بێژم بجیهانێ بگشتی و هەروها لە کوردستانی و تو وەک خوا هەشت کیژان لێستکێت کە زێدەتر و ناوە کۆنفرانسێ چ لێستک بدەلێتە وەکو هاتە بەڵافکردن ئەگەر شتێکی بەحسە خۆ بکەیت وەکو خۆم ئەو گەمانێک کە حەزم لێبوو من لە کۆنفرانسێ سەمەرگەم فستیڤال کەلیستۆ پرۆتۆکۆل زۆر حەزم لێبوو و لە کۆنفرانسێ بەتێستا ئەکسبۆکس لەبێ زیاتر ستارفیل بوو گەمەیەکتر بە ناوی ڕەدفۆڵ زۆر حەز دەکرد ئەوەی کۆنفرانسێ کاپکۆمی حەزم لە Resident Evil بوو بەعام ینی Resident Evil کاپکۆم هەموو بەدڵی من بوو و ئەم ساڵە کۆنفرانسیش ماوە سۆنی هێشتا ماوە وەڵامی ئەوانە بداتەوە چونکە منافسەیەکی گەورە هەیە لە نێوان مایکرۆسۆفت کە ئەکسبۆکسە لەگەڵ سۆنی کە مانگی نۆ چاوەڕە دەکەن کۆنفرانسی داهاتوو بێ و ساڵی داهاتووش لە 2023 کۆنفرانسی E3 دەگەڕێتەوە ئینشاڵڵا پێت وایە God of War مانگی نۆ بەڵاو دەبیتەوە مانگی نۆ یان احتمالە مانگی 11 ئەف پرسا پرۆدیوسەرێمە بوو مانگی نۆ زەحمەتە احتمالی هەیە من بۆ چوونمەوەی مانگی 11 مانگی نۆ لەوانەیە کاتی بڵاوکردنەوەی بدەن مادەم کاک ژیر لە هێویاوێ بە گەلێک سپاس یوتیوبەر زانا خالت و میێوانەی هاشتاگی بوو سپاس بۆ وان زانیاریان بژیت زۆر سپاس